گوشارەکان لە ناو خۆی عراق بۆ دەرکردنی هێزە بیانیەکان لە عراق بە تایبەتی هێزەکانی ئەمریکا هاوپەیمانان ئێستا چڕتر بۆتەوە لایەنە شیعەکان بەشێکیان بە تایبەتی پێداگری لەسەر پرسە دەکەن بەڵام ئایا چارەنووسی هێزەکانی هاوپەیمانان لە عراق چی بەسەردێت زیاتر قسە دەکەم لەگەڵ میوانەکان بەڕێز عەبدوڕەحمان جەزائری شرۆڤەکاری سیاسی لە بەغداوە لەگەڵم دەبێت. بەڕێز جەزائری ئەم کاتت باش پێتان وایە عراق جددیە لە دەرکردنی هێزەکانی هاوپەیمانان لە عراق لەبەرەوەی کە کۆدەنگێکی تەواو لە نێو لایەنە و پێکهاتەکان لەسەرم بابەتە ئێستا نییە؟ بەخشندۆ میهرەبان، سڵاو لە جەنابەت و لە بینەرانی کوردستان 24ش. بڕوام وایە کە ئەو کۆبوونەوەی کە ڕوویدا دوێنێ لە نێوان پەرلەمانی کوردستان هەروەها کۆبوونەوەی پێشووتری لیژنەی باڵای سەربازی عێراق و ئەمریکا ببوورە دەنگەکە دەنگ دەداتەوە لای من. بەڵێ ئەو کۆبوونەوەی کە سەرۆکوەزیران وەکو فەرماندەی گشتی هێزە چەکدارەکان لەگەڵ ئەمریکیەکان ئەنجامیدا، کۆمەڵێک پێشهاتی بە دوای خۆی داهێنا. هەردوو لا ڕێکەوتن لەسەر ئەوەی کە گفتوگۆکان درێژە پێ بدەن لە نێوان ئەمریکا و عێراق، بەڵام ئەوەی کە پەیوەستە بە لایەنی هەبوونی هێزەکانی مەقاومەوە بە تایبەتی ئێستا ئەوانەی کە سوورن لەسەر دەرکردنی هێزەکانی ئەمریکا وەکو هەمووان دەزانین بەرەی مقاومە ئیسلامیە. ئەوەی کە داوای دەرکردنی هێزەکانی ئەمریکا دەکات بەرەی مقاومەیە کە هیچ پێگەیەکی فەرمیان نییە، تاوەکو ئێستا خۆیان نەزانیوە. بەداخەوە بەرەی مقاومە عێراقی خستووەتە ناو کێشەیەکەوە، لەلایەکی دیکە و ئەمریکاش دێت مەدەنیەکان بردومان دەکاتەوە. ئەو بڕیارەی کە دراوە بۆ دەرکردنی هێزەکانی هاوپەیمانان زیاتر تەشریعی بووە، نەچووەتە بواری جێبەجێکردنەوە، واتە لایەنە سیاسیەکان بە تەواوی جێبەجێیان نەکردووە. باشە، کەواتە گوشارەکانی بەرەی مقاومە ئیسلامی لەسەر حکوومەتی عراق ئەتوانێت کاریگەری لەسەر پەیوەندەکانی نێوان بەغدا و واشنگتن هەبێت لە کاتێکدا وەکو بەڕێزت ئاماژت پێکرد وتوێژ و دانوستان و هەروە ڕێککەوتنی استراتیژی لە نێوان هەردوولادا هەر بەردەوامە؟ بەڵێ، ئێستا سەرۆکوەزیران محەممەد شیاع سوودانی دوای ئەوەی کە کۆتا ڕوودا لە بەغدا و دوو سەرکردەی بەرەی مەقاومە کوژران، دۆخەکەی زیاتر ئالۆز کرد. دۆخەکە ئێستا زیاتر ئالۆزە، بووە محەممەد شیاع سوودانی هەوڵ دەدات جۆرێک لە ئارامی بگەڕێتەوە بۆ گفتوگۆکان. ئێستا ناڕزایەتیەک دروست بووە لە نێوان شەقامی شیعەدا بۆ دەرکردنی هێزەکانی ئەمریکا. محەممەد شیاع سوودانی دەیەوێت لە ڕێگەی دیبلۆماسیەوە هێزەکانی ئەمریکا بکاتە دەرەوە، دەیەوێت ڕێگەی دیبلۆماسی بەکاربهێنێت و پەنا بۆ چەک نەبات، چونکە هەموو لایەک دەزانین کە هێزەکانی هاوپەیمانان لەلایەن عێراقەوە هاتوون، نایشتنە دەرەوە جگە لە بڕیاری فەرمی نەبێت. هەر لەبەر ئەوە محەممەد شیاع سوودانی دەیەوێت لە ڕێگەی گفتوگۆوە لەگەڵ ژەنەراڵە ئەمریکیەکان پێشترش گفتوگۆی ئەنجام داوە، بەردەوامیشە لە گفتوگۆکردن بۆ ئەوەی کە لە ڕێگەی دیبلۆماسیەوە لە ڕێگەی مێژی گفتوگۆوە ئەم کۆتایی بە هێزی هاوپەیمانان باشە. بەڕێز جەزائری پێتان وایە بە خوێندنەوەیکی واقعبینانە بۆ دۆخی ناوچەکە ئەمریکا بێوێت گۆڕانکاری لە ئەرکی هێزەکانی لە ناوچەکە بە تایبەتی لە عراق و سووریا بکات لە درێژەی گوشارەکاندا؟ بەڵێ خانمەکەم، ئەمریکا هەمیشە دەیەوێت لە عێراق بمێنێتەوە، ئەمە گومانی تێدا نییە، چونکە پەرژەوەندی لە عێراق هەیە، چونکە عێراق ئەڵقەی پەیوەندی بەستنە بە ڕۆژهەڵاتی ناوەڕاستەوە. هەر لەبەر ئەوە هەبوونی داعش لە عێراق و سووریا دواتر هێرشکردنە سەر چەند وڵاتێک کاریگەری هەبوو لە هاتنەوەی ئەمریکا بۆ سەر ناوچەکە، کاریگەری هەبوو لە هاتنەناوەی ئەمریکا بۆ عێراق، هەر بۆیە مانەوەی هەڕەشەی تیرۆر هێشتا هەر پاساو دەدات بە ئەمریکا بۆ ئەوی ناوچەکە بمێنێتەوە. ئێستا عێراق دەیەوێت لە چوارچێوەی ڕێکەوتنێکی استراتیژی هاوبەشدا هەوڵی کردنە دەرەوەی ئەم هێزانە بدات. عێراق دەیەوێت 20 ساڵمێنێت کە سیستەمی سەربازی بەهێزە، دەتوانێت سنوورەکانی پارێزێت، دەتوانێت ڕووبەڕووی تیرۆر بێتەوە. بەداخەوە ئێستا پاراستی سنوورەکان بۆ نمونە لەسەر ئەستۆی حکوومەتی عێراقە، بەڵام ئەمریکا دێت و دەستوەردان لە سنوورەکانی عێراق و سووریا دەکات بە ناوی شەڕی تیرۆرەوە. ئەمانە هەر هەمووی دەستوەردانن،
ئەمریکا ئەو شتانی کە دەیکات لە ڕێگەیەکی دیکەەوە پێمان دەڵێت ئەمریکا دەیوێت بمێنێتەوە. باشە کەواتە عراق کێشەیەکی بەبێ دیکەی ئەمریکا هێناوەتە توانای ناو شەڕی شەکەوە. تێرۆر و ڕوبەڕووبوونەوەی ئاڵنگاریەکانی هەیە؟ بەڵێ بەڵێ ئەگەر ئێستا عێراق ئاسۆیەکی لە بەردەمدایە بۆ ئەوەی کە هەماهەنگی بکات لە نێوان ئەمریکا و عێراقدا، عێراق دەیەوێت ئاسۆیەک بکاتەوە بەڕووی ئەو دەوڵەتانەی کە زلهێز وەکو رووسیا وەکو ئەمریکا وەکو ئۆکرانیا وەکو وڵاتەکانی دیکەیش لە ڕۆژهەڵاتی ئەوروپا، بە تایبەتی ئەو وڵاتانی کە خاوەنی چەکی بەهێزن، خاوەنی تەکنیکی پێشکەوتوی سەربازن. عێراق دەیەوێت خۆی پڕچەک بکات بە چەکی ئەو هێزانە، بە تەکنیکی ئەو هێزانە. ئەگەر عێراق بتوانێت ئەو چەکانە بەدەست بێنێت بێگومان پێویستی بە ئەمریکا نییە بۆ ڕوبەڕووبوونەوەی تیرۆر. جێشی عێراق جێشێکی بەهێزە، لە حەشدی شعبی پێکاتووە، لە وەزارەتی ناوخۆ پێکاتووە، لە سوپا پێکاتووە، هەموو توانایەکیان هەیە بۆ پاراستنی سنوورەکانیان لە تیرۆر. بەڵام ئەوەی کە پێویستیانە هێزی بەرگری بەهێزە، چەکی بەهێزە، تەکنیکی بەهێزە. عێراق لەم ڕۆیشەوە بەردەوامە لە هەوڵەکانی بۆ دابینکردنی چەکی زیاتر. بێگومان عێراق دەستوەردان بۆ سەرسەروەری خاکای قبول ناکات. هەمیشە دەستوەردانەکان وایان کردووە کە دۆخی عێراق ئالۆزی زیاتر بەخۆ بینن. هەمومان دەزانین کە وەزارەتی بەرگری عێراق خاوەنی فڕۆکەی بەهێز نییە، خاوەنی ڕاداری بەهێز نییە. هەر لەبەر ئەوە ئاسۆیەک هەیە بۆ ئەوەی عێراق دەست بات بۆ کڕینی ئەو چەکانە تا زیاتر خۆی بەهێز بکات و چیتر پێویستی بە ئەمریکا نەبێت دەڕووی ئاسمانیەوە بیپارێزێت. بەڵێ هەر لەبەر ئەوە دەم ئەگەرەدا کە باسم کرد عێراق پێویستی بە هاوپەیمانی نامێنێت چیتر. بەڵێ بەڕێز عەبدوڕەحمان جەزایری شرۆڤەکاری سیاسی، زۆر سپاس لە بەغداوە لەگەڵمان.